بويا ابن القيم دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ جاری وا هەیە مرۆڤ چاوی ئەوەندە پیسە کار لە خۆشی دەکا خۆشی بە هیلاک دەبە و جاری وا هەیە ئینسان پیاوی چاکیشە بەڵام چاوی پیسە هەرچەندە پیاوێکی چاکیشە. بۆیە ئیمامی مەناوی ڕەحمەتی خوای لێبێ بەسەرهاتێکمان بۆ دەژێڕێتەوە باسی خەلیفەی حەوتەمی ئەمەویەکان دەکەن سولەیمانی کوڕی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دەفەرمێ ڕۆژێکیان دانی کە بوو بە خەلیفەی موسڵمانان سەیری ئاوێنەی دەکرد لە بەرامبەر ئاوێنەکە وەستا بوو وتی محەممەد سەلامی خوای لەسەر بێ بووە بە پێغەمبەر ئەبوبەکر ڕەزای خوای گەورە میهرەبانی لێبێ بووە بە ڕازگۆ عومەر ڕەزای خوای گەورە میهرەبانی لێبێ بووە بەوەی کەوا حەق و ناحەق لێک جیا بکاتەوە عوثمان بووە بە خۆشەویستی خوا تیئۆتا منیش خەلیفەیەکی گەنجم ڕەعیەتێکم هەیە و کەسانێک لە ژێر دەستی خۆمن ئەوەها باسی خۆی کرد و معجیب و سەرسام بوو بەخۆی دەفەرمون فەما دار عليه الشهر حتى مات ئەو مانگە بەسەریدا تەواو نەبوو هەتاوەکو وەفاتی کرد بە چاوی پیسی خۆی لەناو برد و دەجێڕنەوە کەوا پیاوێک سەیری کچەکەی خۆی کرد کە کچێکی جوانی هەبوو کە سەیری کرد بەبێ ئەوەی ناوی خوا بێنێ بەبێ ئەوەی بڵێ ماشا ئەڵڵاه وتی دەبێت چێ ببێ بە قسمەتی ئەو کچەی من چێ ببێ بە هاوسەری چونکە ئەوەندە جوام دەڵێ هەر لەو مانگەدا کچەکەی تای گرت و ئەوەندە لاواز بوو هەتاوەکو وەفاتی کرد کەواتە براکەم کاتێکەوە سەروەت و سامانێکت هەیە بەهی خوای بزانە و داوای بەرەکەت لە خوا بکە کاتێکەوە ماڵ و منداڵێکت هەیە وریا بە چاوت بەرامبەریان بە پیسی بەکار نەهێنی ماشا ئەڵڵا بکە و بڵێ بارەکە الله لەکم داوای دوعای خێر بکە بەسەریاندا و داوا بکە خوای گەورە میهرەبان لە چاوی پیس بیان پارێزێ بۆی پێویستە ئینسان وریا بێ پیاوێک دەڵێ 3 ساڵ بوو نەخۆش نەکەوتبوو شەوێکیان دانیشتم گوتم ئەوە من 3 ساڵە نەخۆش نەکەوتومە سەیرە 3 ساڵە دەرد و بەڵام نییە دەڵێ بەیانیم بەسەردا هات لە نەخۆشخانە کەوتبوومەوە چاوێکم داخرا بوو دمیشم خوار بوو جەڵدە لەیدا بوو خۆی لە چاو برد خۆی لە ناو برد خۆی بە هیلاکدا کەواتە کاتێکەوە لەش ساغی سوپاسی خوا بکە نەک معجب بی بە خۆت نەک معجب بی بە سەروەت و سامان و ماڵ و منداڵ و بە سەیارە و خانوەکەت ئەگەر دەچی بۆ ناو خانوەکەتەوە بڵێ ماشا الله لا قووەتە ئیلا بالله دیو بەسەر هاتەی سوڕەتی کەهەف کە کابرا چووە ناو باخەکەی خۆیەوە سەرسام بوو بە باخ و بێسانەکەی خۆی هەر پێی وا بوو قیامەت هەر نایە کە بێش خوای گەورە چاکتری بەنسیب دەکا دەی برادەرەکەی پێی گوت لولا أن دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله أقر شويت ناو باخكتوا وتباد ما شاء الله بركتي خوايت دابي ويستي خوايت دابي لا قوة إلا بالله هيز يقني جيك الأخوة كواتا إنسان بو ناو خانوكي خوي بو ناو بيستانكي خوي بو ناو باخكي خوي بس باسي خوابك نڵێ وەتا من ئەوم هەیە چونکە ئینسان جاری وا هەیە وەکو گوتمان چاوی پیسکار لە خۆشی دەکات و لە ناوی دەبە